الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، یەکێک لەو دیاردانەی کەوا لە کوردستانی خۆماندا ڕۆژانە بەرەو زیادبوونە و کۆمەڵێک دڵسۆز و خەمخۆری وەکو جەنابتان داوایان لێ کردم کە وتارێک لەسەر ئەو بابەتە گرنگە بدەم و هۆشیاری بدەمە گەل و میلەتی خۆمان، بریتیە لە کۆچی بەلێشاوی گەنجانی کورزوبانی کوردستانیمان بۆ دەرەوەی وڵات بە ڕێگایەکی قاچاغ و نایاسایی و دواتر جیرانی زۆربەی هەرە زۆریان کە دەیانەوێت لە وڵاتانی وەکو لیبیا، تونس، مەغریب، ئەفریقیا لەوانەوە بڕۆن کە ئەوانە خۆیان داماون کە خەڵکی ئەو وڵاتانە خۆیان بەلێشاو کۆچ دەکەن ئەگەر دەرفەتیان هەبێ، خۆیان لە ژێر ستەمکاریدان و خۆیان برسین و داماون. بۆیە ئەو گەنجانی ئێمە کە دەبینین لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان و زۆرێکیشی نیشان نادرێ کە دەهێنرێنەوە چ ئازار و ئەشکەنجەیەکیان پێوە دیارە، لە نەهامەتیەک ڕایان کردووە کەوتونە چاڵی نەهامەتیەکی گەورەتر و سەختترەوە. بەڕاستی پێویستە لەسەر نیشتیمان و بەجێهێشتنی نیشتیمان لە ڕوانگەی ئاینی پڕبەرەکەتی ئیسلامەوە قسە بکەین. خوای پەروەردگار لە سوورەتی ئەنیسا ئایەتی 66 دەفەرمێ: ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم. ئەگەر ئەو قەومە لەسەریان پێویست بکرایە و بنووسرایە کە خۆکوژی بکەن یان نیشتیمانەکەیان بەجێبێڵن و ئاوارە و دەربەدەر بن، کەمێکی کەمیان نەبێ ئەو فەرمانەیان جێبەجێ نەدەکرد. ئەوەی کە مەبەستمە لە ئاەتەکەدا کوشتنی ئینسان نەفسی خۆی بەدەستی خۆی، ڕوحکێشانی خۆت لەگەڵ ئاوارەبوون و دەربەدەربوون و بەجێهێنانی بەجێهێشتنی نیشتیمان وەکو یەکتروان. هەروەها لە سوورەتی ئەنفال ئاەتی 30دا کاتێک کە ڕوو لە خۆشەویستی خوای پەروەردگار پێغەمبەری سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم دەکات و دەفەرمێ: وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك. كاتك بيلانيان دارشت لدار الندودا سراني كفر مكة وقريش بو أوي ليثبتوك سيشت البرامبر بكن يكي لو سيشتا يان قول بستت بكن وبندت بكن لجوريكي تاكا كسيدا أو سزايك، أو يقتلوك یان تەسفیەی جەسەدیت بکەن و تیرۆرت بکەن و بە پەنهان بتکوژن، ئەو یوخریجووکە یان دەربەدەرت بکەن و ئاوارت بکەن و لە وڵات و نیشتیمان و زێدی خۆت دوورت خەنەوە. تەماشاکە ئەو سێ سزایە بۆ سەر ئینسان بەیەکەوە هاتوون. کەسێک قۆڵبەست بکرێ لە ژوورێکی تەنهاییدا، لە سژنی تەنهادا، بەندی تەنیایی زۆر ناڕەحەتترە، لە هەموو ئازارە قورسترە تۆ شەو ڕۆژ لە ژوورێکا بە تەنهابی، لەگەڵ ئەوەی کەوا بە نهێنی بتکوژن، لەگەڵ ئەوەی کەوا دەربەدەر و ئاوارەتکەن لە نیشتیمان و زیادی خۆت و بڕووی بکەیە وڵاتێک کە ئاشنانی بە کللتوریان، بە ئاینیان، بە نیشتیمانیان، بە خۆراکیان، بە کار و کەسابەتیان، بە جلوبەرگ و ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیان، تۆ تا لەوێت چاوت دەکرێتەوە ڕادی لەگەڵ ئەو ژینگە نوێیەدا بۆ خۆی مردنێکە، عەزابێکە، سجنێکە. ئەوە تعبیرە قورئانیەکانن. ئەم سێ سزایە وەکو یەک سەختن. لە شەرعدا بۆ هەندێک گوناه سزاکەی ئەوەیە تەغریب و عامین، ساڵێک ئەو مرۆڤە دەربەدەر و ئاوارە بکرێ و لە زێد و نیشتیمانی خۆی دوور بخرێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەوا کۆچی کرد لە مەککەوە بۆ مەدینە و کۆچی پێکرا ئاوڕیدایەوە بۆ شاری مەککە، فەرمووی ئەگەر ناحەزان و دوژمنانی ئیسلام قەومەکەم دەریان نەکردمایە، ناچاری ڕۆیشتنیان نەکردمایە، دڵنیا بە ئەی زێدی لەدایک بوونم بەجێم نەدەهێشتی. و فرمێسکی مبارەکی هاتە خوارەوە بەسەر گۆنا و ڕیشی پیرۆزیدا. بەڵام ئەوەی کەوا جێگەی سەرنجە کە ئەمە شتێکی سەلمێنراوە، هەموو مرۆڤێک لە غوربەتە حەز بە ناڕەحەتیەکی گەورە دەکا. بەجێهێشتنی نیشتیمان وەکو دەرهێنانی ڕوحت وا لە جەستەد،
بەڵام بۆ گەنجی کوردی، بۆ گەنجی ئێرانی، بۆ گەنجی وڵاتانی عەرەبی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆچی بە قاچاغی بە ڕێگای هات و نەهات، بە ڕێگای مەرگە، بە ناو لوغمە، بە بەفرە، بە دەریادا، بە دەریای ئیجەدا بەو وڵاتانی کە عەرزم کردن خۆیان وێران و کاولین وەکو لیبیا و مەغریب و ئەوانە، بۆ خەڵک خۆی دەخاتە ئەو ناڕەحەتیەوە ئەو ڕێگەی هات و نەهات و مەرگەوە، بۆ کاتێک کە دەگیرێ دێتەوە ئەو سزا سەختەیان دراوە بەبێ ڕەحمی بەبێ نازی. ئەمە هۆکارەکانێتی. یەکەم چاولێکەری. الحەمدولله هێشتا وڵاتی ئێمە بۆ زۆر کەس باشە، شەرنی هەر فەقیر بەجێ بێڵێ، بەڵام کاتێک کە دەبینێت چاولێکەریەکە کاریگەری لەسەری هەیە، گەنجێک لێرە هیچی نەبووە، سوپاس بۆ خۆی ئێستا چۆتە ئەوروپا، چۆتە ئەمریکا، چۆتە شوێنێک، جیهانی ڕۆژئاوا کاتێک کە دێتەوە سەی دەکات دوێنێ بە دینار لە جیفانیانە بوو، ئەمڕۆ سەفتەی دۆلاری پێیە، ئەمڕۆ زەوی دەکڕێ، ئەمڕۆ دوکان دەکڕێ. ئەو گەنجەی دوێنە کەس ژنی نەدەدایە، ئەمڕۆ خزمەکان عاجزن لەسەر یەک، هاوڕەکان عاجزن، ئەو خوشکی خۆی پێشکەش دەکا، ئەو کچی خۆی ڕادەنوێنێکەوە بیخوازێ، ئەو دەیەوێت لەو نزیک بێتەوە خزمەتی لەگەڵ دروستکە، ئەمیش تەماشا دەکا باشە من چیم لەو کەمترە، ئەو خۆی ڕزگار کرد، خۆی پێگەیاند، با منیش خۆم پێ بگەێنم. ئەم چاولێکەری لە وڵاتی ئێمەدا کاریگەریەکی گەورەی هەیە. دووەمیان بێکاری. گەنجانێکی زۆریشمان هەن، زانکۆیان تەواو کردووە، خوێندنێکی زۆر باشیان خوێندووە، ئێستا بێکارن، یان کاریان هەیە بەڵام بە پارەیەکی کەم. گەنجێک ماستەری هەیە، بەکەلۆریۆسی هەیە، تەماشا دەکەی لە مارکێتێکە بە 400,000، ئەو پەڕی 450,000. باشە چی بدا بە کرێی ئۆتۆمبیل، چی بدا بە خواردن، بەیانی بە چی ژن بێنێ، مسقالێک زێر سەر و هوا خەریکە لە ملیۆنێک نزیک دەبێتەوە، باشە بە 400,000 و ئەوانە دوا ڕۆژی ئەم گەنجە چۆن دابین دەبێ، چۆن دەبێتە خاوەنی 100 مەتر زەوی، بۆیە هەر چەند بیر دەکاتەوە، چەند سعاتی زۆر بە پێوە دەوەستەیە کار دەکرێت، مەترسی دەرکردنی کارەکەشی هەیە، ناگاتە 500,000 دینار، کاتێک کە بە ژمارە زۆرە، بەڵام کە دەچێ بازار پارەکە نرخێکی نییە بەهۆی گرانیش دەکانەوە، ئەم گەنجە بیر لە داهاتووی خۆی دەکاتەوە، ئەڵێ هەمان کاریان تۆزێ قورستر لە ئەوروپا بیکەم، دەقاتی ئەوەم بەدڵنیاییەوە زیاتر دەست دەکەوێت. ئەمەش هۆکارێکە کە ئەم زێد و نیشتیمانەی خۆی بەجێ دێڵێ و ڕوو لە هەندەران دەکات. سێەم متمانە نەمان بە نیشتیمان کە ئەمەیان لە هەمووانیان مەترسیدارترە. بۆچی متمانە بە نیشتیمان نامێنێ؟ ئەبێ ئەمە ئەو پرسیارانە لە خۆمان بکەین. بۆچی ئەم نیشتیمانە کوردستانە ئازیزە، بۆچی خەڵک نیشتیمانەکەی خۆی، کوردستانەکەی خۆی متمانەی پێی نەماوە؟ یەکەم لەبەر ئەوەی داهاتوەکەی ناڕوونە، وڵاتێکی بێدەستورە. بەڕێزان، وەڵڵاهی ئێمە دەمێکە هاوار دەکەین، ئەوای ئێمە ئێستا دەوڵەتی سەربەخۆ بووینایە، ئێمە بۆیە لە تونێلێکی تاریکدای نازانین، ئەمڕۆت بە قەلەقی بەڕێ دەکەی، بەیانی نادیارتر، دوو بەیانی نادیارتر، وڵات زۆر جارمانود وا بەڕێوە ناچێ. بڕواتان هەبێ ئێمە لەسەر ئەو وتاران لە سەمینبەر لە هەولێر و لە سلێمانی دوورخراینەوە کە هاوارمان دەکرد بۆ دەسەڵات، وڵات ئاوا بەڕێوە ناچێ. ئێوە ڕۆژ بە ڕۆژ داهاتووی ئەم وڵاتە بەهۆی گەندەڵی و دزی خۆتانەوە دێننەوە دواوە، دەبوایە ئێستا ئێمە خاوەنی کیانی خۆمان بووینایە، خاوەنی ئاڵای خۆمان بووینایە لە نەتەوە یەکگرتووەکان، خاوەنی داهات و سەرمایی خۆمان بووینایە، خاوەنی دەستوری خۆمان بووینایە، هەلانی کەم لە عێراقا بەپێی دەستورێک بەشداریمان کردایە، بەڵام بەداخەوە ئێوە گوێتان لێ نەگرتین، لە جیاتیەوە سزاتان داین. بۆیە جارێک مامۆستایەک لەم یەکێتی زانیان و ئۆقافیانە نووسی بووی حەق وایە خەڵک متمانی بە نیشتیمان بێتەوە، خەڵک متمانی بە نیشتیمان و بە کوردستان لەدەست داوە. مامۆستا ئێوە بپرسن چێ وای کرد گەنجی ئێمە متمانی بە نیشتیمان لەدەستدا؟ ئەوە خەڵک نییە، ئەوە بەرپرسانن، ئەوە داهاتووی ناڕوونی ئەم وڵاتەیە. گەنجێک کەسەی دەکات داهاتوویەکی ناڕوونی هەیە، زۆر بەجددی دەخوێنێ، زانکۆیەکی پێشکەوتوو تاوا دەکا، ئەبێتە یەکەمی سەر بەشەکەی خۆی، شەو نخونی، دوعای دایک و باوەک، دەستقڵی شایی باوکێکی موچەخۆری کەم، بەڵام سەی دەکات لەو سەرەوە چی بکە؟ کەرتی تایبەتێکی گوای نییە، دەیان شەریکە و کۆمپانیاتان نەکردوێتەوە. زۆر جار پێم وتن ئەوەندەی کە خەریکی دروستکردنی کۆیلەن، خەریکی دروستکردنی کارگە بوونایە، وەڵڵاهی گەنجی بێکارمان نەدەما، بە پارەیەکی باش هەمووی لە کەرتی تایبەتە کاری دەست دەکەوت و ڕووی لە وڵاتانی بێگانە نەدەکرد. دووەمیان نەعەدالەتی بەشێک لە بەرپرسان
گەنجێک کاتێک کە خۆی دەبینێ کاتێک کە کوڕی بەشێک لە بەرپرسان دەبینێ با بڵێم بەشێک چونکە قورئان هەمیشە دەفەرمێ وەمینهم بەشێک لەوانە گشتاندن باش نییە کوڕی بەرپرسی باڵای ئەم وڵاتە لە ئاستی هەرە باڵادا هاتوچۆی ماڵی ئێمەی کردووە بڕواتان هەبێت ناسنامەکەی بۆ دڵنیایی نیشانداوم ئەینا قەت دەبێت ئەوە کوڕی فڵان کەس نییە لەگەڵ خێزانیدا بەسارەیەکی زۆر متەواضع کەسێکی زۆر ڕۆشنبیر زۆر بخۆ بە کەمزان بەبێ پاسەوان بەبێ چەک زمان شیرین بە ئەدەب قورئان خوێن ئەمانەشمان هەیە بەڵام بەشێک لە کوڕ و کچی هەندێک لە نابەرپرساریانی ئەم کوردستانە نیشتیمانەکەیان بەرچاوی گەنجەکان خست کە دەچێت بۆ زانکۆ چۆن خۆی ڕادەنوێنێت چەند ساری بە شوێنەوەیە کە دەچێتە بازار بە چلاف و گەزافێک لێ دەدات چۆن لە قومارخانەدا بە چەندەها دەفتەر دۆلار دەدۆڕێنێ ئەمە هەموو لەسەر دزی و گەندەڵیەکانی جەناوی باوکێتی کاتێک گەنجێکی ئێمە کە باوکی قوربانی ئەم وڵاتە بووە کە تاقانەی ئەنفالە تاقانەی کیمیابارانە بە جێماوی کاروانی شەهیدانی باوکو و برا و کەسوکاریەتی ئێستا بێنازە بە 3 مانگیش موچەیەک وەرناگرێ ئەو بەرپرسە نابەرپرسەش منداڵەکانی چلاف و گەزافێک لێ دەدەن لەسەر داهات و نەوتی ئەم وڵاتە ئێ بە دڵنیاییەوە ئەویش ئینتیمای نیشتیمانی کەم دەبێتەوە کە ئەوەش بۆ خۆی غەدرێکە هەم لە خۆی دەکا و هەم بەرپرسەکە لێی کردووە بۆیە گەنجی وڵاتی ئێمە کە دەبینێ بەس لە کاتی شەڕا دەست بە سەریادێ لە 2 کاتە گەنجی وڵاتی ئێمە نازێکی دەدرێتێ یەکەم لە کاتی شەڕا ئەی شێرە کوڕانی وڵات سنگت بە گولەوە نێ و دوژمن هێرشی هێناوە بیپارێزە دوایش خۆیان پێی دەفرۆشنەوە نیوەی خاکی کوردستانیش لە دەست دەدەن دووەم لە کاتی دەنگداندا گەنجی ئێمەیان بیر دەکەوێتەوە لەو 2 کاتەدا عینی تعبیرە قورئانیەکە ئەرسیل مەعەنا ئەخانا وەکو براکانی بنیامین براکانی یوسف بە بنیامینیان دەوت ئەخانە چونکە ئیشیان پێی بوو ئیشەکە بەو دەڕۆیشت ئەگەر ئەو نەچوویایەوە گەنیمیان نەدەدرایە لە لای نووسفی برایانەوە کە ناندەناسیەوە ئەم قورئانە بەڕێزان کاتێک کە ئاەتەکانی دەخوێنیەوە ئەڵی لەگەڵ ئێستادا قسە دەکات نەک حیکایەتێکی بۆ بژێڕێتەوە نەک باسی حیکایەتی حەزەتی یوسفت بۆ بژێڕێتەوە باسی ڕووداوەکانی ئەمڕۆت بۆ دەکات پێمان دەڵێ زۆر جار مرۆڤەکان گەنجەکان کاتێک کە ئیشیان پێیانە پێیان دەڵێن ئەخانە برای خۆشەویستم وتیان برا خۆشەویستەکەمان باوکە لەگەڵا بنێرە ئەرسیل مەعەنا ئەخانە سەیری وشەی ئەخاناکەن گەنجانی وڵاتی ئێمەش لە کاتی شەڕا پێیان دەڵێن شێرە کوڕەکانی وڵات هانیان دەدەن بە کوشتیان دەدەن کاتێک کە ئاشتیانیان ناسنەوە کاتێک کە دەنگدان دێتە پێشەوە دەست لە ملیان دەکەن لیان نزیک دەبنەوە وعد و بەڵێنیان پێدەدەن بەڵام کاتێک کە دەنگدان تەواو بوو دوای مانگێکی تر کاتێک کە شەڕ بە فەزلی خوای گەورەی ئینشاءڵڵا قەت نابێت لە وڵاتەوە کۆتایی پێ بێ بۆ هەمیشەیی ئەمجا دەڵێن یا ئەبانە ئینە ابنەکە سەرەقون کاتێک کە بنیامین بە پلانێکی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ براکەی خۆی گلدایەوە هاتنەوە وتیان باوکە کوڕەکەت دزی کرد دەبوو بیان وتایە ئینە ئەخانە بە تۆمەتی دزی گیراوە براکەمان نا کوڕەکەت تازە برای ئێمە نەما ئیشمان پێی نەما تازە تۆمەتبارە گەنجانی وڵاتی ئێمەشکە ئیشیان پێیان نەما ئیبنەکەیە کوڕەکەتە بەڵام کاتێک کە ئیشیان پێیاتی بەرپرسان پێی دەڵێن ئەخانە براکەمان دەبا هەموو ڕۆژێ برات بێ نەک تەنها لە کاتی پێویستدا کاتێک گەنجی ڕۆشنبیری ئەمەکە هەمووی خوێندەوارە و چاوکراوەیە و وەکو پێشوونیە ئەمانە دەبینێ وڵاتەکەی بەجێ دێڵێ نەفرەت لە بەرپرسەکە دەکا و لەو نیشتیمانەش کە ئەو بەرپرسێتی بۆیە سەری خۆی هەڵدەگرێ و وڵاتەکە بەجێ دێڵێ لە ئیسلامی ئێمەدا ئەم بابەتە زۆر گرنگی پێدراوە بەڕێزان مێژووی پڕشنگداری ئیسلام خوێندنەوە ئیمامی عومەر رضی الله عنه عومەری کوڕی خەتاب خەلیفەی موسڵمانان لە مەدینە نامەیەکی بەدەست گەیشت وەفدێک لە دانیشتوانی کوفەوە هاتبوون بۆ لای شکوایان کرد لە والیەکەیان لە سەرپەرشتاری شارەکەیان کە سەعدی کوڕی ئەبی وەقاس بوو هەندێک تۆمەتیاندایە پاڵ نازانێ باش نوێژمان بۆ بکە دادپەروەرنیە لەگەڵماندا یەکسەر ئیمامی عومەر بە بروسکەیەک دەست بەجێ سەعدی کوڕی ئەبی وەقاسی لە کار لادا لە والیەتی کوفە دووری خستەوە بەڕێزان ئەم بابەتەم زۆر بەلاوە گرنگ و ورد بوو ئێوەش بە جوانی گوێی لێ بگرن
ئەمە دیاریە بۆ کاربەدەستان لە مینبەری مزگەوتی ماڵی خۆمانەوە. سعدی کوڕی ئەبی وەقاس چێە؟ با تۆزێک بۆ دڵ و دەرونی ئاوەدانی خۆمان بچینەوە خزمەت ئەو زاتە پایە بەرزانە کە هەڵبژێردراوی خودای پەروەردگار بوون بۆ خزمەتی ئیسلام و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم کە سەحابە ئازیزەکانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە سەحابە بێ. یەکێک لەو سەحابە پایە بەرزانە سعدی کوڕی ئەبی وەقاسە. لە صحیحی بوخاریدا هاتووە کە دەفەرمێ من لە سەرەتایترین مسلمانەکان بوو مسلمانەکان بووم ئینی لە ثلث الئیسلام والله ئەو سەردەمەی من مسلمان بووم سێیەکی ئیسلام بووم. یعنی لەوانەیە هەمووی دەکەس مسلمان نەبوو بن کە من مسلمان بووم لە سەرەتایترینە. چۆن ئەمڕۆ دەڵێن فڵان کەس لە پێشمەرگەی مەفرەزە سەرەتایەکانە واتە زۆر لە قەدیمەوە لەگەڵە. سعدی کوڕی ئەبی وەقاس لە سەرەتایترین مسلمانانی سەحابیە کە ئیمانی بە پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم. لە صحیح مسلمدا باسی قوربانیدانی خۆی دەکا دەفەرمێ من زۆر گوێڕاڵی دایکم بووم زۆر دایکمم خۆش دەویست واللهی بەبێ ئەو پەنجەم نەدەکرد بە ئاوە بەبێ ئەو هیچ کارێکم نەدەکرد. و کاتێک کە زانی مسلمان بووم چوومەوە ماڵەوە وتی چوویتە سەر ئاینێکی نوێ کە دژە بە ئاینی بتپەرستی باب و باپیرانت واللهی سعد حرام بێ لەسرم نان و ئاو بخۆم حتا دەمرم ئەگەر پەشیمان نەبێەوە و لە شوێنکەوتنی محەممەد صلی الله عليه وسلم واز نەهێنی. واللهی ئەو کاتە حیات دەچێ ئەو کاتە خەڵکی ئابڕوت دەبن ئەڵێن بوو بەهۆی مردنی دایکی. ئەڵێ منیش پێم وت واللهی دایەگیان حەز ناکەم خۆت عەزیەت دەی ئەو ڕێگا ڕاستەی کە دۆزیومەتەوە ئیمانم بەخوا و پێغەمبەرەکەی هێناوە صلی الله عليه وسلم بە هیچ شتێک و ڕەزامەندی هیچ کەسێک نایگۆڕمەوە تۆش ئارەزووی خۆتە بەڵام عەزیەتی خۆت مەدە. ئەڵە شەو ڕۆژێک دایکم هیچی نەخوارد بەڵام کاتێک کە زانی سوودی نییە و برسێتی و تینوێتی زۆری بۆ هێنا دەستی کرد بە نان و ئاو خواردن. لە صحیحی مسلمدا فەرموودەکە هاتووە لە پێم و دایەگیان واللهی خزمەتت دەکەم بەڵام لەمایاندا گوێڕایەڵی نیم چونکە ئەمە پەیوەندی بە قیامەت و دنیا و قیامەتی خۆمەوە هەیە. ئەگەر نەک ڕۆحێکت هەبێ 100 ڕۆحت هەبێ هەمووی یەک بە دووی یەکا لەبەر چاوم دەرچێ 100 جار زیندوو بێەوە بمریەوانە بەس لە پێناوی من واز لە ئیسلام بێنم واز ناهێنم. سعدی کوڕی ئەبی وەقاس ئەو قارەمانەیە ئەو لە خۆ بردووەیە. ئرمی سعد فیداکە ئەبی و ئومی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو سعد تیر لە ناحەزانی ئیسلام بگرە تیرەکانتیان تێ بگرە و دوژمن دوورخەوە باوکو دایکم بە قوربانت بێ. بزانە پایەبەرزێکی ئاوا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ باوکو دایکم بە قوربانت بێ ئەی سعد. سعد لو صحابانية السابقون الأولون من المهاجرين والأنصار أوانيك خوا رضي الله عنه الله بخويل عن رازية. سعد بجداري الشر بدري كردوا بجداري جنگي بدر بوا. سعد فرماندەی ڕزگارکردنی عراق بووە لە دەستی فارسەکان. سعد ئەو سەحابە بۆ دوعای ڕەن نەبووتەوە اللهم استجب لسعد إذا دعاك پێغەمبەر صلی الله عليه وسلم دعای بۆ کردووە یا ربی خوایە هەر وەختێک ئەم سعدی کوڕی ئەبی وەقاسە دوعای کرد خوایە دوعاکەی لێ وەرگری هەر دوعایەکی بکردایە گیرا دەبوو. بۆیە ئەم زاتە پایەبەرزە کە دەبێتە والی کوفە والی واتە وەکو پارێزگاری شار. ئیمامی عومەر كاتك دبينه شكا أهل الكوفة سعدا إلى عمر عزله كاتشكاتيان ليكرت وتيان لينا رازين بحكم راني سعد رازينين نشو ناميكيان بو بنوسيتوا نيانا لكي خوينا نار آموش قاليان بكا بلي والله دبي الزور ممنونيش بن أمبركة لنيوانتان دابه أم خالاني كباسم كد لفضل سعدي كوري أبي وقاصة لمسلمان حرب يشين كانوا قرباني بخش كان بو إسلام پیاوی ئاوا دوعا گیرابوو ئەبێ مەمنون بن لە ناوتاندا بێ. حەزرەتی عومەر هیچی ئەمانەی بە خەڵکی کوفە نەوت فعەزەلەهو سەیری فاکەکەن نەک ثوممە عەزەلەهو دوای ماوەیەک هەر دەست بەجێ سعدی لە کارەکەی دوورخستەوە دەست بەجێ سعدی لە کارەکەی دوورخستەوە. ئەمە سیاسەتی عومەریە. بەڕاستی ئیمامی عومەر بیرتیش بوو لە سیاسەتدا. ئەزانن هۆکاری ئەمە چی بوو بەڕێزان هۆکاری ئەوە بوو با بێمتمانەیی نەکەوێتە نێوان جەماوەر و حکومەتەوە. تازە جەماوەری کوفە دەنگۆیەک پەیدا بوو بەرامبەر بە سعدی کوڕی ئەبی وەقاس. ئیمامی عومەر واللهی دەیزانی سعد هەرچی مخالەفە بێنیەتی
بەڵام تازە بەشێک لە جەماوە دەنگی ناڕەزاییان بەرز کردوێتەوە تازە سوودی نەما فعەزەلەهو دەست بە جێلای برد بەڵام دەیزانی سەعد چ پیاوێکە وەیە لە سەرەمەرگا وەسیەتی کرد ئەگەر مسلمانان بەگشتی ڕازی بن یەکێک لەو کەسانەی کە کاندیدی دەکەم بۆ خەلیفەی مسلمانان لە شوێنی خۆم سەعدی کوڕی ئەبی وەقاسە باشە خۆ خەلیفایەتی مسلمانان زۆر لە ویلایەت گەورەترە بەڵام ئیمامی عومەر دەیزانی وەکو شەخص متمانەی تەواوی بە سەعد بوو بەڵام تازە مادام لە ناو جەماوەرە دەنگۆیەکی لەسەر دروست بوو فعەزەلەهو لای برد بۆیە ئیمامی عومەر سیاسەتی ئەوە بوو یەخوا بێ متمانەی نەکەوێتە نێوان جەماوەر و حکومەتەوە ئەو کاتە وڵات هەڵدەوەشێ بۆیە لە هەر شوێنێکە دەنگی ناڕەزایی بەرامبەر کار بەدەستان یەک تۆز بەرز بوویەوە چەند کەسێک بەرز بوویەوە فعەزەلەهو ئەو والی لا دەبرد و کەسێکی تری دەخستە شوێنەکەی ئەوی دەگواستەوە بە شوێنێکی تر ئەم بابەتە پێمان دەڵێ کە متمانە نەما لە نێوانی جەماوەر و حکومەتە ئینتیماش بۆ نیشتیمانەکە نامێنێ و گەنجان بەشێکی بەهۆی ئەوەوە سەری خۆیان هەڵدەگرن خاڵی سێیەم شکانی شکۆی گەنج کاتێکە بەشێک لە کوڕە بەرپرسەکان و کچە بەرپرسەکان دەبینێ ژیانی ئەو چۆنە و ئەو چۆنە یان کاتێک گەنجێکی ئێمە ڕوو دەکاتە یەکێک لە بەرپرسانی ئەم وڵاتە ڕوو دەکاتە بەشێک لە مدیر ناحیە بەشێک لە قایمقام بەشێک لە پارێزگار لە دایرەیەکی حکومیدا سەرەکی چەند بە ناشینی وڵامی دەدرێتەوە وەڵی بەشێک لە بازگەکاندا هەمویان نا هەندێکیان زۆر بەڕێزن بەڵام تاکتاکیش هەیە لە بازگەکاندا سوکایەتی بە گەنج دەکا ئەم گەنجە کاکە بیپشکنە داوای ناسنامەی لێ بکە بەڵام بە زمانی شیرین بەڵام ئاگال لە شکۆی بێ ئەم گەنجە کە هەستی بە شکۆی خۆی کرد کە شکاوە کە وەکو کۆی لە سیر دەکرێت کە وەکو سوال کرد تەماشا دەکرێت و فەرمانگەی حکومی و میدیەدا والله دڵی دەشکە بەرامبەر بە وڵاتەکە ڕوو دەکاتە وڵاتێک کە کاریشی دەدرێتێ بەهاشی هەیە نرخی مرۆڤ و مافی مرۆڤیشی تا ڕادەیەک تێدا پارێزراوترە لێرە بۆیە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى هەر باسی سەرترە و زەکات و خێر نییە خێرەکەت بەتاڵ نەکەیتەوە بە منەدنان و ئازاردان واتە بە شکاندنی شکۆی بەرامبەر بۆیە موسى عليه السلام لە قورئانە فێری ئەوەمان دەکا کاتێک یارمەتی دوو کچی گەنج دەدا و کارەکەیان بۆ جێبەجێ دەکا ثم تولى إلى الظل یەکسەر پشتیان تێدەکا و دەڕوا بۆ لای سێبەرەکە واتە ئەو کەسەی کە کارێکم بۆ کردووە ئەم کچە گەنجە ئەم کوڕە گەنجە با شکانی بەدەم و چاویەوە نەبینم هەر یەکسەر ڕووی لێ وەرچەرخان ئەمە پاراستنی شکۆی مرۆڤە بۆیە لە سیر و ئەعلام النوبەلا ئیمامی زەهەبیدا دەفەرمێ سعدی کوڕی عوبادە ئافرەتێکی بە تەمەن پیرێژنەیەک هات بۆ لای وتی قوربان دیارە و بەرپرسێک بۆ لە شوێنێکە وتی قوربان مشک لە ماڵەکەمدا یەکجار زۆر کەم بۆتەوە یەکسەر سعد کار بەدەست دەبێ ئاوا بیرتیش بێ لە پەیامی میلەت تێبگا نەک بڕژێتە سەر شەقام نەک دەستکا بە خۆپیشاندان نەک دەست بکا بۆی بڵێ بڕۆ بەجێم بێڵە هەل لە ئاماژە تێبگا ئەوە کار بەدەستی مسلمانی ئێمە بووە کەوتی مشک لە ماڵەکەمدا زۆر کەم بۆتەوە سعد وتی ئای لەو کینایە جوانە بەخوا دەربڕینێکی جوان بوو هەر خێرا فەرمانی کرد ئەم ئافرەتە دیارە کۆبۆنی خواردنی نییە وەکو پێویست هاوکاری نەکراوە پشتگوێ خراوە دەست بە جێبەخنایی بخرێتە لستی ئەوانەی کەوا هەژارن پێویستیان بە کۆمەکە فەرمی خێرا ئارد و ڕۆن و خورما و ئەم پێداویستیانەی ژیانی بۆ بەرن کە دەڵم مشک لە ماڵەکەمدا کەم بۆتەوە واتە زەخیرەی تێدا نییە ئیتر پێویست ناکات بکڕوزێتەوە ئەبێ ئاگامان لە شکۆی هەژارانی وڵاتەکەمان بێ کۆتای وتارەکەم بە بابەتێک دێنم کە کوڕێکی گەنج لە پێشانگای نێودەوڵەتی کتێب هاتە لامەوە زۆر بە ئەدەب زۆر بە حرمەت زۆر بەڕێزە وتی مامۆستا هەرچەند ئێمە لەوەچێت لە بیر و باوەڕە زۆر لە یەک نزیک نەبێ وەکو هەردووکمان موسڵمانین بەڵام لە ئاراستەی فکریدا لەوانەیە تۆ زێلێک دوور بین ئەتوانی ئەم کتێبم لێ وەرگری ئەوە کتێبەکەی بەدەستەوە بوو ئەتوانی لێم وەرگری و بیخوێنیتەوە منیش کەروەکو عادەتی هەمیشەی خۆم کە ئیسلام فێری کردوم هیچ کتێبێک بەبێ کەم نرخ نازانم و بەتایبەتی ئەو کەسانی کە گەنجێکن ئاوا بە ئەدەب و بەڕێزەوە زۆر بە حرمەتەوە پێشوازیم لێ کرد وە کتێبەکەم لێ وەرگرد و هەندێکمان بەیەکەوە خوێندەوە یەکێک لەو شیعرانەی کە سەرنجی ڕاکێشام و ئێستا پەیوەستە بە وتارەکەمەوە بۆیە بە جوانم زانی کە بۆتان بخوێنمەوە شیعرەکە جارێکی تر گوێی لێ بگرنەوە دوو جاری تر گوێی لێ بگرنەوە زۆر پڕمانایە
پامێکە بۆ گەنجانی وڵاتەکەش کە سەری خۆیان هەڵدەگرن و غوربەت هەڵدەبژێرن پامێکیشە بۆ کاربەدەستانی وڵات گەنجی ئێمە بێئینتیما نییە ئەوە تۆ ناچارت کردووە کە سەری خۆی هەڵگرێ و نیشتیمامەت جێبێڵێ ئەم کتێبە بە ناوی بەکاتی دڵ شاعیرەکە گەنجی ولاو مازیار فایقە کاکە مازیار فایق گەنجێک ئەمە چاپی یەکەم 2025 کتێبەکەیەتی بەکاتی دڵ شعرەکە بە ناوی نیشتیمانێک شعری نیشتیمانێک کە لە لاپەڕەی 206 ئەم دیوانە شعریەدا بە ناوی بەکاتی دڵ چاپی یەکەم 2025 کاک مازیار فایق نووسیوێتی وەکو خۆی بۆتان دەخوێنمەوە زۆر وشەکانی بەڕێزان پڕمانە و پرچێژن من تەزیوی وڵاتێکم ئاگردانی بێگانەیە نان و ئاو و ماڵێک خەونی سەدەنگ گەنجی بێلانەیە ئێستاش عشقی نیشتیمانم کۆچم کۆچی ناچاریە پاییزی نامۆیی غوربەت هەر لەبەر بێبەهاریە نیشتیمانێک نیشتیمان بێ لە باوەشیا جێت بێتەوە ئەگەر گوڵی خەون و خۆزگەت نەژاکێ سەر نەنێتەوە چێ دڵی دێ هەر بەلاوی جانتای کۆچ بکاتە شانی لە ڕێی دەریا بگری بۆ خاک دوو دڵ بێ لە مەرگومانی مەراقتانە بزانن چی لە جانتاکەی شانمدایە مەراقتانە بزانن چی لە جانتاکەی شانمدایە مشتێ خۆڵی ژێر پێی دایکم و هەندێک دوعای باوکمی تایە نیشتیمانم جێهێش لەگەڵ خەم و خەفەت و تاڵیمە یادگاریشم لە توولە ڕێی کۆڵانێکی مناڵیمە ئەگەر گەیشتم بیری خاک و وڵات ئەکەم پێش هەمووتان با لەوێژ بم بۆ هیچ کەسێ دوو خاک نابێ بە نیشتیمان بەڕاستی وشەیەکی جوانە بەخوا چەند ساڵ لە ئەوروپابی جنسی ئەوێت هەبێ لە ئەمریکابی لە ئوسترالیابی لە ڕووسیابی هیچ کات دوو خاک نابێ بە نیشتیمان بۆ کەسێک خاکی ئێرە و نیشتیمانی ئێرە و دایکی تۆ هەر ئێرەیە ئەم کوردستانەیە بەڵێ ئەو دێڕەی سەرەتای چەند جوان بوو نان و ئاو و ماڵێک خەونی سەدەنگ گەنجی بێلانەیە بەخوا خەونی گەنجەکانی ئێمە زۆر ئاسانن نانێکی هەبێ ئاوێکی هەبێ کارێکی هەبێ ماڵێکی خنجیلانەی هەبێ ئتخوا حکومەتێک شەرمەزاری نییە نەتوانێ ئەمە بۆ ئەم گەنجە جوانانەی خۆی دابین کە لە پێناوی نانێک و ئاوێک و ماڵێک و کارێک و شکۆیەکدا ڕێزێکدا سەری خۆی هەڵگرێ و بڕوا خزمەتی وڵاتی بێگانە بکە لە کۆتاییدا داواکارم لە خۆی پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت ئەم نیشتیمانی کوردستانەمان پارێزراوکەی یا ڕەبی خوایە ڕۆڵەیەکی بە وەفا بین بۆ نیشتیمانمان بۆ دایکی کوردستانمان ڕۆڵەیەکی بە وەفا بین بتوانین عیبادەتی تۆی لەسەر بکەین ئەم نیشتیمانە دیاری تۆیە پێت بەخشیوین یا ئەڵڵاه یا ڕەبی خوایە ئێمەش وەفادار بین بەرامبەر بە زاتی تۆ عیبادەتەکانت لەسەر خاچی پیرۆزی کوردستاندا جێبەجێ بکەین بتوانین حکمی خوا شریعەتی خوا لەم سەر خاچی کوردستانەدا وەکو خۆی جێبەجێکەین بە شریعەتی خوای پەروەردگار و بە بەرەکەتی ئەم ئیسلامە ئەم کوردستانە ئاوەدان کەینەوە بیکەینە شوێنی برایەتی و خۆشەویستی و تەبایی و ئاوەدانی بیپارێزین لە چاوی ناحەزان و دوژمنان یا ڕەبی خوایە گەنجانمان پارێزراوکەی یا ڕەبی خوایە ڕۆڵەکانمان پارێزراوکەی ئەوانش کە مناڵیان نییە یا ئیلاه العالەمین ڕۆڵەی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوایە هەر کەسێک کە ڕۆڵەی لە دەرەوەی وڵاتە خوایە هەمویان کوڕوکچی خۆمانن دینیان بپارێزی عەقیدەیان بپارێزی ئیمانیان سەلامەت کەی یا ئەڵڵا بەبێ ئیمانی نەگەڕێنەوە ژیانیان پارێزراوکەی بەختەوەریان کەی کاسبی حەڵاڵیان بەنسیب کەی وان لێ بکەی کە ڕۆژێک هاتنەوە ئەم نیشتیمانی کوردستانە بە سەربەرزی بگەڕێنەوە بە دینداری بگەڕێنەوە بە گیرفانی پڕی حەڵاڵەوە بگەڕێنەوە بە ڕووسوریەوە بگەڕێنەوە دڵی دایک و باوکیان خۆشکەی یا ڕەبی خوای ڕۆڵەکانمان لە فەوتان و لە جیران لە هیچ ڕێگایەکی قاچاقا بپارێزی ئەوانش بازرگانی بە مرۆڤەوە دەکەن یا ڕەبی خوا شەڕ بێنی ڕێگایان و هیچ کە کوڕ و کچی خەڵکی بەناحەق لەبەر پارە و بەرژەوەندی خۆیان نەکەن بە قوربانی خوایە منداڵەکانمان نەبنە قوربانی دەستی هیچ حیزبێک هیچ حکومەتێک هیچ قاچاقچیەک هیچ مرۆڤ فرۆشێک هیچ نیشتیمان فرۆشێک یا ڕەبی بەختەوەری دنیا و قیامەتمان کەی شیفای نەخۆشەکانمان بدەی عاقبەت خێرمان کەی دڵمان خۆشکەی سەرمان بەرزکەی ئامین ئامین والحەمدولله رب العالمین